دیارە و دوو پرۆژەی استراتیژی داواکاری خەڵکی ئەم شاری ئێمە بووە. هەڵبەت بڕیاری دروستکردنی هۆڵەکەەوە بڕیاری جێبەجێکردنی جەزرەی سەرا و بڕیارەکان ئەگەڕێتەوە بە ساڵی 2013 و 14 و کات لەسەر داوای ئەمە دوو پرۆژێ تقریبان بە شێو لە شێوەکان حکومەت خستێ بواری جێبەجێکردن بەداخەوە قەیرانی دارایی و شەڕی داعش و تێکچوونی وەزئی ئەم وڵاتی ئێمە وای کرد پرۆژەکان ڕاگیران لەسەر داواکاری ئێمە و لەسەر ڕەزامەندی جەنابی پارێزگار و جێگری سەرۆکی حکومەت و وەزارەتی پەیوەندیدار هەردوو پرۆژەکەمان بەگەڕخستووە لەلایەن کۆمپانیایەکەوە ئێستا کۆمپانیاکە بە شێوەی قرس پرۆژەکانمان بۆ جێبەجێەکەن جەزرەکە لە قۆناغی تقریبن لە ساعت 40 بۆ 50 تاوا بووە قۆناغی سەوزکردنی ماوە دانانی ئینارەکانەویش لەم یەک دوو ڕۆژە تاوا بن هۆڵەکەشمان تقریبن بە شێوێک لە شێوەکان لە ساعت 40 بۆ 50 ئیشەکانی تاوا بووە ئیشی ناو دیزایانی ڕێخستی ناوی هۆڵەکە ماوەمانوێت لەسەر داواکاری وەرزشکاران و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیریەکەمان بێ بەشێک لە داواکاریەکانی داواکاری ئەوانەکە جێبەجێکرێ ناو هۆڵەکە طبعاً بە هەردووکیانەوە ئەگاتە دەوری 2 ملیار و 600 ملیۆن دینار ئەگەر چی وەک باسم کرد پارەکە قەرزە لەسەر حکومات و کۆمپانیاکە جێبەجێەکە تەمەنای ئەوەکەین بتوانی هاوکاری کۆمپانیاکە بین بۆی تەشجیع و تەحریزی کۆمپانیای کەشی پێ بکەین بە قەرز بێ بەشێک لە پرۆژەکانی کەمان بۆ جێبەجێکە